سەنە باینتان باش ینی بانی باش. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لەسەر داوای لەسەر داوای حکوومەتی عێراقی بڕیاری داوە بۆ لەمە دووە لێبڕینی لە سەدا سێ لە کۆی موچەی هەم با بڵێن خانەنشینانی هەرێمی کوردستان هەمیش فەرمانبەرانی هەرێمی کوردستان لێبڕینی لە سەدا سێ بیانگرێتەوە. ئەمە ینی ناڕزایەتی لەلایەن یەکێتی مامۆستایان لێکەوتوتەوە کە بڕیارێکی پەیڕۆکردنی ئەو سیستەمی یاسای خاننشینی یەکگرتووی عێراقیە کە یەکێتی مامۆستایان داوا دەکە ئەم بڕیارە هەڵۆشێتەوە چونکە لە 2014ەوە کار بەو بڕیارە ناکرێت، بەڵام ئێستا لەو قەیرانە دارایە لەو باردۆخە ناخۆشە کار بۆ بڕیار دەکرێت و لێبڕینی لە سەدا سێ دەیانگرێتەوە بۆ یەکێتی مامۆستایان داوا دەکات ئەم بڕیارە لە ئێستادا هەڵوەشێتەوە. لەسەر بابەتە مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان لەگەڵە بزانین ئەوان بۆ چونیان چیە لەسەر بابەتە. مامۆستا بەیانی باش سپاسبوون دەرفەتەکە بە پێمان بڵێن ئێوە بۆچی ناڕەزایەتی دەردەبڕن نیگەران لەو بڕیاری کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی وەزارەتی دارایی دەری کردووە؟ ڕاستە خۆی نیگەرانیەکەی ئێمەمانان لەوە سەرچاوی گرتووە. یاسای ژمارە 9 خانەنشینی عێراقی یەکگرتوو کە لە 2014ەوە دەرچووە و کاری پێکراوە لە عێراقا، بەڵام لە هەرێمی کوردستان ئەو یاسایە بەرکار نەبووە. یاسای ژمارە 27 ساڵی 2006 بەرکار بووە کە زۆر جیاوازە لەگەڵی ئەو یاسای یەکگرتووی ژمارە 9. ئێمە لەو کاتیەوە داوامان دەکرد کە ئەو یاسایە جێبەجێ بکرێت چونکە ئیمتیازاتی باش موچەکەی باشترە لە ئەوەی کە لە هەرێمی کوردستان بەرکار بوو، بەڵام دیارە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ نەکرد ئەو بڕیارە ماوە. ئەو بڕیارە ئیتر دوای 10 ساڵ واتە لە 2024 جێبەجێ بووە، ینی تعدیلی موچەی خانەنشینی کراوە، هێشتاش بە تەواوی هەموو شتێکی نەکراوە بەڕاستی. لەبەر ئەوان ینی ئەو هەموو حقوقی ئێمەیان بەڕاستی نەداوە. هاتوون ئێستا حکوومەتی عێراقی داوا دەکات کە لێبڕین پێشتر زەمان 100 بووە، بەڵام ئێستا دەبێت بکرێتە 110 واتە 103 زیاد بکرێتن و مشکلە نییە ئەگە زیاد بکرێ قانونەکە جێبەجێ بکرێ لەو کاتێک کە قانونەکە جێبەجێکراوە لێ 2024. بەڵام ئێستا ئەوان داوا دەکەن لە 2014ەوە ئەو 103 زیادە واتە بکرێتە 110 لە 2014ەوە ببڕدرێتن، هەمووی کۆ بکرێتەوە بکرێتە قەرز لەسەر فەرمانبەران و لەسەر مامۆستایان، بۆ فەرمانبەران مامۆستایان بە 3 ساڵ بجێردرێتەوە، بۆ خانەنشینانیش بە 5 ساڵ ئەو قەرزە بجێردرێتەوە. ینی کێشەکە لێرە چییە؟ کێشەکە ئەوەیە کە تۆ لەو یاسایە بەهرەمەند نەبووی، سوودمەند نەبووی، لە 2024 سوودمەندبی، ینی بە چ شێوازێک تۆ دێی داوای زەمان دەکەی کە بکرێتە 110 واتە 107 دراوە، بەڵام 103 زیادەکە لە 2014 برد. ئەخرەوە دەکات مەبلغێکی زۆر دەکات، گژمە پارێکی زۆر دەکات، تۆ بێی ئەو گژمەیە بیکەی قەرز بە 3 ساڵ. ینی هیچ فەرمانبەرێک و مامۆستایەک نابینیت کە لێبڕینەکەی واتە ئەو قەرزەی لەسەری بیمانگانە لە 30,000 تا 100,000 هەیە، ینی لە موچەکەی دەبڕدرێتن و بۆ ماوەی 3 ساڵیش. ئەمە بارگرانێکی زۆر دەخاتە سەر مامۆستایان و لە هەمان کاش دەخاتە سەر خانەنشینانیش. یعنی ئەگەر جێبەجێ بکرێ ڕەنگە ماگانە لە کاتی داوەشکردن موچە 100,000 لێ بجێڕێتەوە لە مامۆستایان. 30,000 ممکنە ئیتر هەیە 50 هەیە 70 هەیە 100 و پێم وایە لە 100 زیاتر هەیە و بەتایبەتی ئەوانەی موچیان زۆر بیتر. ئێمە باگرانی دروست ناکە لەسەر فەرمانبەر و موچە خۆران، بارگرانی دروست ناکە. تۆ بینە بەرچاوی خۆت، ینی موچەکە بۆ حاڵی کەوەری دەگری، لەسەر ئەو حاڵەشە بۆ ماوەی 3 ساڵ تو ئەو پارێت لێ ببردرێ چۆن زۆر ناکات، چۆن بارگرانی دروست ناکات، چونکە هەر مامۆستایەک هەر فەرمانبەرێک ممکنە مەبلەغەکە 3 ملیۆن و هەتا 3 ملیۆن و 600,000 بی، زیاتریش هەیە. ینی ئەو هەموو قەرزە ئیتر دۆ دەیجێڕیەوە. ئەمە بەڕاستی مشکلێکی زۆر گەورە. جگەلەوە ئێمە کێشەی تریشمانێک کا گەیلان بۆ هەموو خەڵکان کە بیزانن. ئێمە لەو ماوەیە لە 2014 تا دەگاتە 2024 59 موچەمان لەو 59 موچەی 15 هەر نەدراوە، 44یشی بە لێبڕین و پاشەکەوت دراوە. تۆ ئێستا دێی 100یەکەی لەسەر کۆی موچە دەبڕی. ئەخرەمە چه قانونەکە چه یاسایەکە بەڕاستی ما دژی یاسایە دژی هەموو ئەو پێدراوانەیە کە مامۆستایان و فەرمانبەران لێوە بەهرەمەند نەبوون کە لە ساڵانی ڕابردوودا. جگەلەوەش تۆ
تەرفیعاتی شت نەکردووە لە 2000 ینی بەرزکردەوەی موچەشت نەکردو لەوەشە حەقی مامۆستایان و حەقی فەرمانبەران نخواردەوە بەڵام تۆ دێی سەتاسیەکەی خۆت یعنی کە لەسەر داوای عێراق دەیبڕی دەتەوێت بە کاملی وەرگێ ینی کێشەکە لێرە چییە ئەم حکوومەتەی ئێمە هەرچی لێ بڕینبی زوو دەیکات بەڵام هەرچی پێدراوی یاسای بێ بە مامۆستایان فەرمانبەران بەڕاستی خۆی لە نەبان دەکات خۆی لێ دەدەستەوە جێبەجێ ناکاتن ینی ئەمە مشکلێکی گەورەی بڕاستی بۆیە داوای هەڵۆشانەوەی دەکەین داوای ئەوەی دەکەین جێبەجێ نەکرێت و على الأقل ئەگەڵ جێبەجێش بکرێت با لە یەکی هەفتی 2024 جێبەجێ بکرێت چونکە قانونەکە لەوێ جێبەجێ بوو دەستان خۆش بۆزانەکەن سپاسەکەم مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکیەتی مامۆستایانی کوردستان سانە ئەکەم دەگەڕەمە لاتان